کە ئەمڕۆکە لە وەرکشۆپێکی ئەنجومەنی پارێزگا بە هاوکاری کۆمپانیای میزۆنێچەری هۆڵندی کە هەڵساین بە وەرکشۆپێک دەربارەی کێشەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و هەروەها قەیرانەکانی کەم ئاوی کە ئەم دوو کێشەیەکی گەورن بەرۆکی هەموو جیهانی گرتوێتەوە و هەروەها هەرێمی کوردستانیش بەشێکە کە پشتی شێری بەرکەتیە چ سەبارەت بە ڕوودانی لافاوەکان چ سەبارەت بە وشکە ساڵی. ئێمە دەزانین لەمڕۆدا کە بەرەو ڕووی قەیرانەکانی ئاو دەبینەوە و هاوڵاتیش بەشێکی گرنگی بەکارهێنەری ئاوە چ لە ڕووی جوتیاری و چێلگەکان و هەروەها ئاوی خواردنەوە. بۆیە لێرەدا ویستمان چەند پەناڵێک ئەنجام بدەین بۆ ئەوەی بتوانین پاراستنی ئاو و ئاسایشی ئاو دەستەبەر بکەین. هەر بۆ ئەو مەبەستەش بەڕێزان ئامادە بوون و گفتوگۆیەکی جوان لە نێوان هەم ئامادەبووان هەم پەنەلیستەکان ئەنجام درا. بۆیە دەتوانم بڵێن لە ساڵی 2040 یەک لە سەرچاری جیهان تووشەی کێشی کەم ئاوی دەبێتەوە و گرفتی ئاوی دەبێتەوە. اینجا چ کەم ئاوی و چ لافاو. ئێمەش بەشێک دەبین لەو پرۆگرامە چۆن بتوانین بە استراتیجێکی تۆکمە ئاوی نەوەکانی داهاتوومان بپارێزین و ئەو ئاوەی ئێستا هەیە چۆن بتوانین بە شێوازێک سەرفی بکەین کە مافی جیرانەکان و مافی هەموو هاوڵاتیان بپارێزین. بۆیە ئەو هاوڵاتی کە نزیک شەبەکەیە نزیک بیری ئاوە کە تابەکەی ماڵی دەکاتەوە ئاو بە ئاسانی بۆی دێ دەبێت کە کاتی پێویستی نەبوو بیگرێتەوە و خساری نەدا و بە فیڕۆی نەدا و حەوش و جادە و بانەکانی پێنەشوا لەوەی بزانێ ئەو ئاوە ئاوی جیرانەکانیتی و ئەوەی هاوڵاتیەکانی دوای خۆیتی ئەگەر بیگرێتەوە ئاو بۆوان دێ. بۆیە هاوڵاتی دەبێتە تەوەرێکی سەرەکی و ئەوەی لە پەنەڵەکەش باس کرا یەک لەو کۆمنتانە ئەو بوو کە دەبێ ئاو ببێتە مادەیەکی خوێندن لە پەروەردا و لە سەرەتاییەکان دەست پێ بکرێ و هەمومان بیپارێزین بۆ داهاتووی نەوەکان و ئاسایشی ئاو بەندە بە ئاسایشی هاوڵاتی. ئاسایشی ئاو واتە ئاسایشی خۆراک واتە ئاسایشی تەندروستی، اینجا ئاسایشی هاوڵاتی و ئاسایی نیشتیمانی. چۆن ئاسایشی ئاو ئەگەر جوتیارێک لە گوندەکەیدا ئاوی نەبێ و ئاسایشی ئاوی و دڵنیایی ئاوی نەبێتەوە هیجرە دەکات بۆ شار. لە شاردا هەم فڕەس عەمەلی لەدەستدایە هەم تووشی کێشەی کەم خۆراکی دەبێت لەبەر ئەو ئیشەی نابێت کە بتوانانی خۆراکی خۆی بۆ دابین بکە. اینجا لە نەتیجەی ئەوەوە لەوانەیە ببێتە هۆی تەندروستی و ئاسایشی تەندروستی بکەوێتە خەتەر و دووبارە بێتەوە و هەروەها بەشێکیان لەوانەیە هەر کاریشیان دەست نەکەوێ تووشی کێشەی ئیلیگەڵی بن، نایاسایی بن، هەندێک کێشە دروست دەکەن. بۆیە بە شێوەیەکی گشتی ئاسایشی ئاو بەندە بە ئاسایشی هاوڵاتی و بە ئاسایشی نیشتیمان. بە بیابانبوون هەولێر دەتوانم بڵێم بە بیابانبوون لە ناوەڕاست دەستی پێکردیە، بەڵام تاوەکو ئێستا نەگەیشتۆتە هەرێمی کوردستان. بە بیابانبوون واتە ئەوەیەکەوە هیچ دارێک لەو شوێنە نەمینێ و باران بە شێوازێک واکەم ببێتەوە کە یعنی هیچ ڕوتوبێک نەچێتە ژێرزەوی. بۆیە ناوچەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی و کوردستانی دەرەوەی هەرێمیش هەمویان ئەوانە تاوەکو ئێستا لە سەیفن.